ئێمە هەماهەنگێکی زۆر باش و پتەومان لەگەڵ پارێزگای هەڵەبجەوە لەگەڵ بەڕێز پارێزگاری هەڵەبجە و جێگرە بەڕێزەکانی وێکە کارژێڕیەکانی سنووری پارێزگاکەیە هەیە لە خزمەتیانین سەردانیان کردوین سەردانمان کردوون بە یەکەوە ئیژەکەین و ماڵجیاییمان لەگەڵ یەکتریان نەکردووە بۆیە چ بە ئەرکی خۆمان چ بە دەسەڵاتی خۆمان چکە بەخشینی پارە بە یاسا و بە ڕێنمایی ئەبێ لەو خەرجێکی بەردەستی پارێزگایە کۆمان کردەوە بۆ ئەوی پێشکەش بە پارێزگای هەڵەبجەی بکەین و ئەو خۆشەویستانەمان سەرپشت کردووە کە لە هەر پرۆژێکی خزمەتگوزاریە بێ بەکاری بێنن و بەڵێنمان نانونێتێ بۆ هەر ئیشێکی تر کە توانای ماڵی لە قودرەتی ئێمەیە بێ ئاگادارمانکەنەوە بە شانازیە و بێ دوودڵی جێبەجێەکەین و لە خزمەتیان نابین. ئێمە وەکو دەفعی یەکەم 30 میلیۆن دینارمان پێشکەشی و خۆشەویستانە کردووە دیارە ئێمە لە ڕابردووە وەکو باسم کرد کۆمەڵی پرۆژەمان بۆ هەڵەبجە کردووە بەڵام ئەمە دەفعی یەکەمە بێ و وەکو ئەوانی سەرپشکن لەوەی شارەکە پێویستی بە چییە و لە ئەو پارەیە ئەتوانێت چکون جێ بگرێت ئەوان ئازادن لەوەی لەوە خەرجی